ڕێوشوێنەکانی قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بەردەوام دەبێ، بەڵام لە سعات 12 نیوەڕۆ واتە دوای سعات 12 نیوەڕۆ چەند ڕێکار و ڕێوشوێنێکی نوێی دەگیرێتە بەر بۆ ئەوەی کە هەم کاراسانی بێ بۆ هاوڵاتیان کە چۆن پێداویستەکانیان بەدەست بێنن و لە هەمان کاتدا چۆن خاوەنکارەکان کاروباری هاوڵاتیان ڕایکەن و فەرمانگە خزمەت گوزارەکانیش چۆن درێژە یاخود ئیدامە بە ئیشوکارەکانی خۆیان بدەن بۆ خزمەتکردنی گشتی. ئەوەی کە هەیە ئێمە چەند میوانێکمانە بێت لەم ڕووماڵە تایبەتەدا کە وەکو سەربازی ون لە بەشە جیاجیەکانی یەکە ئیداری و خزمەت گوزارەکانی سلێمانی کە ڕۆژانە دایانبینین کار دەکەن و ڕێنماییە تەندروستی و ڕێنماییە ئیداری و کارگێڕەکان جێبەجێ دەکەن و ئیش لەسەر ئەوە دەکەن کە ژیانی هەموو لایەک بپارێزن. من یەکەم میوان مقدەم چاوەڕێم لەگەڵە کە لێپسراوی بەشی ئابووری بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانیە. کاک چاوەڕێ بێتە لای مەرجی گەلی کوردستانەوە، سوپاس بۆ ماندووبوونتان. ڕۆژانە ئێوە لەگەڵ لیژنەکانی قایمقامێتدا دەبینین کە ماندوون دەستان خۆش بێ و ڕاستەوخۆ لە سەنگەری پێشەوەی بەرگرین بۆ پاراستنی جانی هەموو لایەک. پێمان بڵێ ڕۆژانە چەند سەعات کار دەکەن و چۆن ئیش و کارەکانتان ڕێخستۆتەوە بۆ ئەوەی کە بە باشترین شێوە کۆنتترۆلی بازار بکەن لە ڕووی ئاسایشی ئابوووریەوە. سوپاسانەکەم جارێ دەستخۆشی لە ئێوە و لە ڕاگەیەندکاران بەڕاستی لەگەڵ ئێمەشە ئێوە سەربازێکی ونن بەردەوام لەگەڵمان بوون بە سوپاسەوە پێ ئەزانین. سەبارەت بە ئیشوکارەکانمان ئێمە شەو ڕۆژ ماخستۆتە سەرێک بۆ ئەوەی ئاگادار بین لە دۆخی هاوڵاتیان و چۆنێتی جێبەجێکردنی قەدەغەی هاتوچۆ لە ڕێگەی لیزناوبەشەکانی قایمقامێتی سلێمانیەوە. تەبعاً بە سوپاسەوە بۆ بەڕێز قایمقامی سلێمانی هەروە کاک دکتۆر هەڤاڵ پارێزگای سلێمانی و بەڕێز کا حەسەن بەڕێوەبەری ئاسایشی سلێمانی کە هەمیشە خەمخۆری ئەم شارە بوون و بە تەوجیهات و بە ئاراستەکانی ئەوان توانیمانە ئێمە بەردەوام ئیشەکانمان بەرەو پێشتر و باشتر بڕۆن بە ئاگامان لە دۆخی هاوڵاتیان و ناوبازار و شار بێت. هەموو کات ڕۆژانە لە هەشتی بەیانیەوە لە حوتی بەیانەوە تاوەکو یەکی شەو ئێمە لە ناو قایمقامێت هەموو کات لە خزمەتی هاوڵاتیانە بووین. بەڵێ کاک چاوەڕێ بۆ پاراستنی ئاسایشی ئابووری کۆنتترۆلکردنی هەموو ئەو خۆراک و پێداویستیانەی کە لە شاری سلێمانی دەدرێت بە هاوڵاتیان دەدرێت بە منێکی هاوڵاتی، بەرنامەی نوێتان چییە بۆی کە چاودێری جۆری کاڵاکە ینی لە ڕووی کوالیتیەوە کاتی بەسەرچوونەکەی ئەمانە چۆن کۆنتترۆلەکەن و چۆن بەرنامەی خۆتاندانێن بۆی بە باشتر ئیشەکانتان ڕای بکەن؟ بڵێ تەبعاً بە سوپاسەوە بۆ هەموو لایەنێک ئێمە هەمیشە هەموو کات پێش ئەم وەزعش لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە وەکو بازنەیەک یەکترمان تەواو کردووە. بۆیە سەبارەت بە خۆراک بەردەوام چاومان لەوە بۆ لە کۆگاکانی شاری سلێمانیە چەند خۆراک هەیە و چی هەیە و کاتەکانی چۆنا و هەمیشە لەسەر خەت بووین لەگەڵ دەواازە سنووریەکان لە هاتنی بارەکان هەر لە دەرەوەی هەرێم و وڵاتە چۆن بگاتەوە دەستی ئەمین و بازرگانە بەڕێزەکان و چۆن پارێزراو بێت. هەموو کات ئێمە لەسەر خەت بووین بۆ ئەو بابەتانە لەگەڵ لزنەکان بە سوپاسەوە بۆ لزنەی هاوبەش و لزنەی باڵای لزناوبەشەکانی قایمقامێت و یەک بە یەکی ئەندامیان پێم خۆشە لێرەوە دەستیان بکوشم و چاوی ماندوو نەبوونیان ماسکەم کە بەردەوام لەسەر خەت بووین بۆ ئەوەی ئاگامان لە کاڵاکان بێت لە جۆری کوالیتی لە جۆری باشی. بە سوپاسەوە بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان کە بەردەوام زانیاریمان لەگەڵ یەکترین کردەوە دەستمان بەو بارەوە گرتووە. وەکو ئاسایشی ئابووری لەمەوەدا ینی چاودێرەکانتان زیاتر ئەکەن بۆ ئەوەی دڵمەعێن بنەوە لە کوالیتی ئەو خواردنەی لە جۆری ئەو خواردنەی کە دەگاتە هاوڵاتیان هەم باش بێ و هەم سەلامەت بێ. بێگومان ئێمە پێشتر هەروەمان کردو ئێستا زیاتر چڕمان کردەوە جگە لەوەی مەبەستمانە هاوڵاتی بێ خۆراک و بێنان و بێ ئاو نەبێت لە هەمان کاتە شانبەشانی ئەو کارە کارێکی وامان کردووە کە کوالیتیەکان هەر بە ئەو شێوەیە بێ ڕێگەمان لە هەموو شتێک کردووە کە خۆشبەختانەشی شتێک تا ئێستا لەو بابەتە ڕووی نەداوە. کاک چاوەڕێلایەنێکی دیکەی ئێوەی لیژنەکان ئێستا دەچمە لای چەند ئازیزێکی تر ڕۆژانە سەربارەوەی کە کارەکانی خۆتان ڕایەکەن دەبینم زۆر جار لە قایمقامێتەوە یا ئەیبینین هاوکاری خەڵکەکەن و هاوکاری ئەو کەسانە دەکەن کە پێویستیان بە ژەمە خواردنێکەیە پێویستیان بۆیە کە ئێوە خواردنەکان پێ بگەن و بۆ ئەو ژەمە بتوان قوتی ماڵ و مناڵەکانیان پێدابین بکەن. کاک کوردۆ ئەوە بابەتێکە حەزەکەم بیزانن لەو کاتەوەی کە ئەم مۆزعی پەتای کۆرۆنایە بڵاوەتەوە کە ئینشەڵا هەموو لایەک سەلامەتە بن و ڕزگارمانە بێلێ کۆمەڵی خەڵکی بەڕێزی
بازرگان بەردەوام پەیوەندی ئەکەن لە کەناڵە جیاجیەکانەوە بە بەڕێز قایمقامەوە تەنانەت بە بەڕێز بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی و لایەنە پەیوەندیدارەکان و تەنانەت ئاسایشی ئێمە کە هەمیشە ئامادەی خۆیان دەرەبڕن بۆ هاوکاری هاوڵاتیان بە هاوکاریکردنی خۆراک و تەنانەت مادی لە بەرامبەر ئەوەشە ڕۆژانە بۆ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت پەیوەندی ئەکرێت لەلایەن هاوڵاتیانەوە کە ژەمێک خواردن لە ماڵەکانیان نیە ئێمە سەرباری ئەرکەکانی خۆمان ئەو ئەرکەشمان گرتوتە ئەستۆ ماوەی چەند ڕۆژێکی زۆرە کارێکی وامان کردووە هاوکاری و کۆمەکمان کۆ کردوێتەوە بە بەردەوامی لەسەر خەت بووین و گەیاندومانە بەو ماڵانە کە ئەو هاوڵاتیانە ئازیزەمان بێ خۆراک و بێ ئیمکانیت نەبن دەستان خۆش بێ و ماندوو نەبن بەو هیوای کە چۆن ڕۆڵی گرنگتان بینی بۆ خزمەتکردنی ئەم شارە خوابتان پارێزێ و سەلامەت بن و کاری باشتر بکەن بۆی هەموو لایەک بپارێزن چکە بەشەکەیەوە زۆر گرنگە لەگەڵ هاوڕێکان ئێمە هەمیشە لە خزمەتی هاوڵاتیان سوپاس بۆ تۆ کاک سۆران وەکو بەڕێوبەری کاک سۆران بەڕێوبەری چاودێری بازرگانی سلێمانی واتە چاودێری نرخی کەلوپەل و پێداویستی و هەموو ئەو شتانێک کە دەکاتە هاوڵاتیان ئێوە کۆنتڕۆلی دەکەن ماندوو نەبن خۆتان و ئەو تیمانەتان کە لە ئێستادا لە کارن و سەرقاڵی دانانی بەرنامەیەکی نوێن بۆی کە کۆنتڕۆلی نرخ بکەن خوابتان پارێزێ و هەموو لایەک بپارێزێ کاری نوێتان بۆ کۆنتڕۆلکردنی نرخ و بازاڕەکان بریتی دەبێت لە چی و ڕوونی بکەیتەوە دەستان خۆش بێت ئێمە هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم پەتای ڤایرۆسە کوشندەیە لیژنەکانی چاودێری بازرگانی ئەرکەکانمان چڕۆپڕ کەوتێتەوە لە ساعات 8 بەیانیەوە تا 12 شەو بە چەندەها لیژنە کە سەردانی سەرجەم ئەو شوێنانەیە کە ڕێگەی پێدراون لە مارکێتەکان لە سەوزە و میوە لە گۆشتفرۆش لە مریشک فرۆش لە سەیدەلیەکان ئەمانە هەمووی ڕۆژانە لیژنەکانمان سەردانی کردوون بەمبەستی بەداچوون بۆ نرخەکان موادێک سپایە لەگە هەڵواسی نرخدا. بەڵێ کاک سۆران لەمە دووە کە چاودێری زیاتری مارکێتەکانەکەن تەرکیز دەخەنە سەر چی بۆ ئەوەی کەسێک خوا نەخواستە نرخ بەرز نکاتەوە و هاوڵاتی دڵمەعێن بێ لەوەی ئەو کاڵای کە پێی دەکات بە هەمان ئەو نرخێکە لە جوملەکەیەوە دەگاتە بەڵێ ئێمە لە پێش نرخە پێویستە مەرجەکانی خۆپاراستن لەسەر جەم ئەو مارکێتانەیە بەدی بکرێت بۆ ئەوەی بێڵیم بکرێتەوە چکە هەج مارکێتێک ئێمە لێرە ئاگاداریانەکەینەوە دەمامک و دەستکێش پیان نەبێ ناڕین بیکەنەوە دوایەوە هاوڵاتیانیش پێویستە لە سەریان کاچنە سەدانی شوێنانەکەن بە هەمان شێوە دەمامک و دەستکێشیان لەسەر بێ و دوایەوە ئەو نرخانەی کە لەو شوێنانەیە ئەبێ بە شوێگی تەندروست هەڵواسرا بێ بۆی هاوڵاتیان بتوانن ئاگاداری و نرخانە بن چکە ئێمە لە ڕۆژانی پێشوودرا چەندەها مارکێت کە هەستا بەسکەوی نرخەکان ئێمە ساین بەداخستنیان و تیمەکانی خۆشتانمان لەگەڵا بووە لەبەرەوە لێرەوە ئاگاداری هاوڵاتیانەکەینەوە هەش داردەیەکیان بینی لە بەرزکردنی نرخەکانە یا هەج مارکێتێک هەڵسێ بەرزکردنی نرخەکانە ئەو ئێمە هەڵسین بەداخستنی شوێنەکەی و دوای کاری یاسایشی لەگەڵ ئەنجام دەین ماندوو نەبن خۆتان و تیمەکانتان کە ئێوەش بە هەمان شێوە سەربازی ون و خزمەتی ئەم شارە و خزمەتی کۆمەڵانی خەڵک دەکەن بە هیوای سەلامەتیتان بە هیوای کە پارێزراو بن و بتوانین لە ڕۆژانی داهاتووشدا کارەکانتان بەردەوامیە بێ بۆ ئەوی کە خەڵک دڵمەعێن بێ لەوەی کە کەسانی وەکو ئێوە هەیە کە خزمەتیان دەکەنەوە لە سەنگەری پێشەوەن بۆ ئەوەی کە هەمومان بە سەرکەوتوی ئەم دۆخەت ئێمە دەستخۆشی لەسەر جەم کەناڵەکانی ڕاگەاندنەکەین کەوان ژۆکوی ئێمە سەربازێکی ون بوون لەم ماوەیە دەستخۆشی لەسەر جەم کارمەندانتانەکەین کە هەردەم لەم کاتانەیە لە پێشەوە بوون لەبەرەوە ئێمەکو خۆشمان هاوڵاتیان دڵنیاکەینەوە کە شەو ڕۆژ لە خزمەتیانە ئەبین و دڵنیانەینەوە کە سەرجە مارکێتەکان و گەنجینەکان و سنوورەکان کراون بۆ هێنانی شمەک و خواردن و هیچ جۆرە کێشێکمان نیە لە دابینکردی پێداویستەکانیانە زۆر سپاس بۆ کاک سۆران ئێمە لە خزمەتی هەموو لایەکدا دەبین ماندوو نەبی کاک لەشکر جەناب شت بێتە لای مایکی گەلی کوردستان وەکو لیژنەکانی قایمقامێت ماندوو دەبن ئەم لیژنانە لە تەواوی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمە کە لەگەڵ ئێوە ڕۆژانە دەبینین کوڕ و کچی گەنج دەستنە بەرەی پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆڵی باش دەبینن ماندوو نەبن و ئەرکیشتان من دڵنیام لە دوای 12 سعات 12 کە قەدەغەی هاتووشۆ دەشکێنرێ زیاتر دەبێت چۆن کاروبارەکانی خۆتان ڕایی دەکەن و ڕێنمایی نوێتان چێ بۆ خەڵک سڵاو لە سەرجەم بینەرانی کەناڵی گەلی کوردستان لە ڕابردووە دەنگی پێشمەرگە بووە ئێستاش دەنگی هەمومانە
ئێمە وەکو لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی 38 لیژنەین بەسپاسەوە بە یەکی ئەندامانی لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی لەوانەیە ئێمە بە حکمی کارەکەمان زیاتر دەکەین لە ڕاگەاندنەکانە ئەوان کەمتر دەرەکەون هەر هەمویان ماندوون دەستی مادوبوونیان نەگۆشین وەکو بەڕێز ئاماژە پێکرد هەمووی کوڕ و کوچی گەنج کە بە شەو بە ڕۆژ لە خزمەتی ئەم شارایان بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی تەندروستی و قایمقامێت و پارێزگاری سلێمانی ئێمە بە یەک تیم کارەکەین کە ژمارەمان 226 کارمەندە لە ڕێگەی 38 تیمەوە کە نوێنەی سەرجەم بەڕێوەتی کشتیانی سنووری پارێزگای سلێمانی تایە زیاتر لە 7 لیژنیان پەیوەندە بە تەندروستیەوە کە لە ئێستا دەورێکی باشە بین بۆ سێکتەری تەندروستی لە ناو پارێزگای سلێمانی ئێمە ڕۆژانە لە کاتژمێر 8ەوە هەتاکو درنگانێکی شەو لە ئەرگداین بەڵام بە 24 کاتژمێر لەسەر فەرمانی بەڕێز قایمقامی سلێمانی لە بەرواری 2020ەوە پێشەوەی مەترسیەکە لە پارێزگای سلێمانی دروست بێت لە وڵاتانی دەوروبەر دروست بوو ڤایرۆسی کۆرۆنا ئێمە ڕێوشوێنی پێویستمان گرتووەتە بەر بەردەوام لارکاین هەموو ڕێوشوێنەکان بە پێی ڕێنمایەکانی خۆپارێزێگری نەبەر بەڕێز قایمقامی سلێمانی خۆی خۆتان ئاگادان ڕاستەخۆ سەرپەرشتی تیمەکانی قایمقامەتی سلێمانیەکە کە بە شەو بە ڕۆژ ئەیش لەگەڵ ئێمە لە قایمقامەتی سلێمانی مێنێتەوە تا درنگانێکی شەو بەڵێ ماندوو نەبن دەستان خۆش بێت جێدەستان دیارە زۆر بە باشیش دەستان خۆش بێت خەڵک زۆر پێی دەزانێت و ئەوەی کە دەیبینی لە تۆڕە کۆمەڵایەتەکانی ڕۆژانە خەڵک سوپاسی ئێوە و هاوکارەکانتانەکەن کە ڕۆڵی باش دەبینی لە خزمەتکردنی هەموو لایەک بەڵام کاک لەشکر پێم بڵێیت منێکی هاوڵاتی لە سبەینەوە یاخود لەم ڕۆکەیتر دواترەگە بڕادرا دوکانەکان یاخود شوێنەکان بکرێتەوە چۆن بچم پێداویستیەکەم بەدەست بێنم و چۆن خۆم بپارێزم و پێویستە خاوەن دوکان خاوەن مارکێت چ ڕێو شوێنێکی تەندروستی بگرێتە بەروە ئێوە چۆن ڕێنماییان دەکەن و ئیجراعاتەکانتان لەو ڕۆ چی دەبێت بۆ ئەوی کە هەموو لایەک پارێزراو بێەوە ئەو پرۆژەی کە باس دەکرێت پرۆژەی تاکپارێزی جێبەجێ بکرێت ئێمە وەکو قایمقامەتی سلێمانی ڕۆژی ڕابردوو بە سەرپەرشتی بەڕێز پارێزگاری سلێمانی و قایمقامی سلێمانی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و سەرجەم لایەنە پەیماندارەکانی پارێزگای سلێمانی و ئاسایشی سلێمانی ڕۆژێنی پێویستمان داناوە بۆ شوێنانەی کە دوای چلۆش کاتژمێرەکە چەند دەقیقەیەکی تر کە بڕیارە هەنێ شوێن بکرێتەوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی نانەوخانە و فڕنی سەمون و مارکێت و گۆشتفرۆش و میوەفرۆش و ئالوێی سلێمانی و کۆمپانیەکانی دابشکاری ڕێوشێنی پێویستمان گرتووە دەبەر ڕێنمایی تایبەتمان داناوە بۆ هەمویان بۆ نمونە لە نانەوخانەکان پێویستە ئەو کەسانی کە خوا لە نانەوخانەکە ئیشەکەن هەموو ڕێنمایەکانی خۆپارێزیان هەبێت لە کوڵاو دەستکێش دەمامێک موادی معقەم ڕێگە نەدەن هاوڵاتیان بچێتە ناو نانەوخانە و فڕنی سەمونونەکەەوە لە ڕێگەی دەستەوە نان و سەمونونەکە کە یەن بە هاوڵاتی بەی شێوە پارەی پێ وەرنەگرن بەنسبەت مارکێتەکانی شۆڕێشوێنی پێویستماندانەوە ئەو کەسانی کە سەردانی مارکێتەکانەکەن تا ئەتوان نەچن ناو مارکێتەکەەوە پێداویستەکانیان بە خاوەن مارکێتەکە بڵن خاوەن مارکێتەکە بۆ دابینکە بەڵام ئەگەر حاڵی زەڕوریشە بوو بە پێی مەساحی مارکێتەکە دیاریمان کردووە کە ژمارەی زۆر هاوڵاتی نەچێتە ژوورەوە موادی معقەمیان هەبێت لە مارکێتەکە ئەو کەسانی کە چن لەوێت دەستکێش و دەمامەکیان بۆ فراهم کرابێت بۆی دەستکێش و دەمامک بەکاربێن ئەنجام بچنە ژوورەوە بۆ ناو مارکێتەکە بە شێوەی گشتی بۆ نمونە لە گۆشتفرۆشەکانیش باماشەوە ئەو حاڵاتی کە داوای گۆشتەکە نابێت بچێتە ناو گۆشتفرۆشەکەەوە لە ڕێگەی گۆشتفرۆشەکە و گۆشتی پێویستی بدرێتێ دوکانی میوەکانیش کە ئەوە بەداخەوە هاوڵاتیان زۆر جار دەستکاتە ناو میوەکانەوە میوەکان هەڵەبژێرێ گەرخواانە خواستەوە هاوڵاتی کە دەست لە میوەکایە و دایانێتەوە توشبوو بێت لە ڕێگەی ئەو نەخۆشەکە گوزێتەوە بۆ کەسانی ترکە ئەو میوە بەکارێنن بۆی ئێمە ڕێنمایمان کردو بە میوەفرۆشەکان کە خۆیان میوەکە بۆ هاوڵاتیەکە ئامادە بکەن بۆی بکێشن بۆی کە لە ڕێگەی دەستکێش و پێداویستی خۆپارێزیەوە بەکاری بێنن بەس بە شێوەیەکی گشتی داوا لە هاوڵاتیانی پارێزگای سلێمانیەکەین بە هیچ جۆرێک لە ماڵەکانی هاتنە دەرەوە بە بێ دەستکێش و دەمامک نێنە دەرەوە بۆی کە خۆپارێزی خۆیان و هاوڵاتیانی تر بێت کاتەکەک لەشکر ئیتر کاتی ئەوەیە کە هەمووان پرۆژەی تاکپارێزی واتە هەمومان لە ئاستی خۆمانەوە خۆمەما بپارێزین لە پێناو پاراستنی ژیانی هەموو لایەک یعنی ئیتر ئەبێ پێویستە دەمامکەکانمان بەکاربێنین و دەستکێشەکان بە باشی بەکاربێنین یعنی ئەمە ئیتر تەواو جێبەجێکرێت بەدڵنیاییەوە زۆر زەڕورە ئێمە لێرەوە سپاسی هاوڵاتیانی پارێزگای سلێمانێکین تا ڕادێکی باش ڕێوشوێنەکانی تەندروستیان گرتووەتە بەر ئەوەش کە مای خۆشحاڵی ئایبینین لە ماوەی ئەوەی کە مەترسی بڵاونەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە کەمترین نەخۆش لە خستانەکانی پارێزگای سلێمانی داخل بووە کەمترین حاڵەتی ئاساییمانە بووە لە تەندروستی هاوڵاتیانە کەەوەش مای خۆشحاڵێ بۆیە داواکەین لە هاوڵاتیان هەمویان پابندن ماندوو نەبن ئێوە سەربازەونەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان لەگەڵ پزیشکان و کارمەندان وە لێرەشەوە سوپاس بۆ ئەوانەی کە هەموو پشتیوانەیەکی ئێوەن بۆ ئەوی کە کارەکانتان بەباشی بەڕێ بکەن سوپاس بۆ ئێوە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک ئیتر کاتی ئەوە هاتووە هەر هاوڵاتیەک هەر کەسێک کەوێتە دەرەوە کەمامەیەک ببەستێەوە دەستکێشش بەکاربێنێ بۆ ئەوەی کە هەمومان لە ئاستی خۆمانەوە خەمی ژیانی خۆمان و ژیانی بەرامبەرەکانیشمان بێت بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک و هەمووانیش
لە تەندروستێکی باشدا بن.